هێرەوەن سەرەتا بە خێراتنی هەموو لایەک دەکەین. دیارە بەپێی دەستوری هەمیشەیی عێراق هاوڵاتیان مافیان هەیە و ئەرکیان لەسەرە. یەکێک لەو مافانەی کە دەستوری عێراقی بۆ هاوڵاتیانی ئەم وڵاتەی دابین کردووە بریتیە لە مافی خۆپاڵاوتن و مافی بانگەشەکردن، لە هەمان کاتیشدا مافی دەنگدان بۆ هەر هاوڵاتیەک. ئەم مافە لەگەڵیشدا مافی دیکە هەیە، دەبێ ئاگاداری بین چۆن پەیوەندی نێوان مافەکان ڕێک دەخێنەوە بە زانینی ئەو ئەرکانەی کە دەکەوێتە سەر هاوڵاتیان. ئێستا کە ئێمە لە سەروبەندی بانگەشەی هەڵبژاردنین بۆ خۆپاڵاوتن، بۆ هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی نیشتیمانی عێراق یاخود پەرلەمانی عێراق، لێرەدا بانگەشە دەست پێکا. بانگەشەش بێگومان بە هەر شێوازێک لە شێوازەکانی ئەم سەردەما تەماشای بکەی لە کاریگەری دەبێت لەسەر ژینگە. جا لێرەوە ئێمە دەڵێن بەپێی دەستوری عێراقی هەموو هاوڵاتیەک مافی خۆپاڵاوتن و بەشداریکردنی هەیە لە هەڵبژاردنە، بەڵام لە هەمان کاتیشدا مادەی 33 لە دەستوری عێراقیدا ئەوەی دیاری کردووە کە هاوڵاتی مافی ئەوەی هەیە لە ژینگەیەکی سەلامەتدا بژی. ئەم ژینگە سەلامەتە پێویست بەوە دەکا بە بەردەوامی هەبێ. جا لەم مانگەدا هەندێک جار ئەم ژینگەیە دەکەوێتە بەر گرفتێک کە تووشی ناسەلامەتی دەکات بەهۆی هەڵمەتەکانی هەڵبژاردنەوە. لەکوێدا هەڵمەتەکانی هەڵبژاردن کاریگەری لەسەر ژینگە دەبێت؟ لەو شوێنەدا کە چۆنیەتی بانگەشەکە دەست پێ دەکات. یەکێک لەو خاڵە نەرێنیانەی کەوا دەیبینین لە هەڵمەتەکانی بانگەشەدا نۆیزە، واتە ژاوەژاو. ژاوەژاو کۆکردنەوەی خەڵک، دەنگی بەرز، بڵندگۆکان، ئۆتۆمبیل بەکارهێنان، ئەمانە هەمووی بێگومان بە پێی یاساکانی ژینگە و ڕێنمایەکانی ژینگە قەدەغەیە. لە هەمان کاتدا ئەوەی کە ئێمە پێڵین پیسبوونی هەستی بینین، پیسبوونی هەستی بینین بەوە دەست پێکات کە تۆی هاوڵاتی وەختێ تەماشای ئەم هەموو لاپیتە و ئەم هەموو وێنانە دەکەی، شێوازی هەڵواسینیان بێگومان کاریگەری هەیە لەسەر باری دەرونی تۆ. ئەوەش بێگومان دەبێت بە شێوازێک لە شێوازەکان جوانی و جەمالیەتی تێدا فراهەم کرابێ، چونکە ئەوە شتێکە لە زانستی ژینگەدا پێدەوتێت visual pollution، واتە التلوث البصري، واتە پیسبوونی هەستی بینین. خاڵێکی دیکە پەیوەستە بە بەکارهێنانی بڕێکی زۆر لە مەوادی پلاستیکی. ئەم مەوادە پلاستیکیانە بێگومان تۆ بۆ مانگێک بانگەشەی پێ دەکەی، بەڵام ڕەنگە بۆ دەیان ساڵی دیکە لە ژینگەدا بمێنێتەوە زیان بگەێنێ بە خاک و بە ڕووەک. لە هەمان کاتدا خۆ ئەگەر کاغەزیش بەکاربهێنرێ ئەویش دەبێت زیادە ڕەوی تێدا نەکردێت، چونکە بەشێکی زۆری ئەو کاغەزەیەوە ئەو کەسانی بەکاری دێنن خۆیان پاڵاوتووە، ئەویش کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە بەرهەمی بڕینەوەی دارە. کەواتە لێرەشدا مەسەلەیەکی دیکە دێت پێشەوە. لە خاڵێکی دیکەدا ئەمڕۆ ئێمە لە سەردەمێکە ئەژین کە سەردەمی سوشیال میدیایە، دەکرێت سوود لەم سوشیال میدیایە ببینرێ، سوود لە کەناڵەکانی ڕاگەیاندنی وەکو ئێوە ببینرێ. بەتایبەت ئێمە لە سەردەمێکن کە پێی دەوترێت سەردەمی چاو، واتە ئێمە سەردەمی جۆمان تێپەڕاندووە بە سەردەمی ڕادیۆ، ئێستا سەردەمی چاوە. یەکێک لەو کەسانی کە بەتەمەنترین ئەندامی پەرلەمانی ئێستای عێراقا لە خولی پێشوودا 4 ساڵ لەمەوبەر لە ئەمریکا گەڕایەوە، بانگەشەی بۆ خۆی کرد، کەس نەیدەناسی، تەمەنێکی زۆری هەبوو، بەڵام لە ڕێگەی فۆلدەر و لە ڕێگەی گەڕان بەنێو خەڵکە خۆی ناساند کەوا ئاستی زانیاری چەند بڵندە بوو بە ئەندامی پەرلەمانی عێراق و وەکو سەرۆکی تەمەنیش یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی عێراق ئەو کردیەوە. ئەو ڕووداوی 4 ساڵ لەمەوبەر پێمان دەڵێ دەکرێت هاوڵاتی بە شێوازێکی زۆر هاوچەرخانە، بە شێوازێکی ژینگە دۆستانەش بانگەشە بۆ خۆی بکات و دەریشتێ و سەرکەوتنیش بەدەست بێنێ. جا ئێمە لەم ڕوانگەیەوە وەکو بەرپرسیارەتیەکی ژینگەیی نووسراوێکمان لە سیوێکی 2021 ئاراستەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق دەستەی هەرێم کردووە، تایدا چەند ڕێنماییە کە نزیکەی 13 ڕێنماییە پێمان داون بۆ ئەوەی کەوا ئاگادار بن کە یاسای پاراستنی ژینگە، یاسای ژمارە 8 ساڵی 2008 مادەی 42 کۆمەڵێک سزای دیاری کردووە. ئەو سزایانە بەرکارن لە هەرێمی کوردستاندا. بەرچاوی کۆمیسیۆن دەستەی هەرێمی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقمان ئاگادار کردوتەوە کە یاسای ژمارە 8 ڕێگە دەدا بە سزادان، دەتوانن سوود لەو ڕێنمایی و یاسایانەی ئێمە وەرگرن بۆ هەر کەسێک کە سەرپێچی دەکات لەو بوارەدا. هەموو ئەمە بەڕاستی بەبەسمان لەوەیە چۆن لە بواری هەڵبژاردنە لە ڕووی سیاسی دەڵێن هەڵبژاردنێکی سپیمان دەوێت، هەڵبژاردننی سپی ینی هەڵبژاردنێکی دوور لە گەندەڵی، هەڵبژاردنێکی دوور لە تەزویر، هەڵبژاردنێکی ڕاستەقینەی پاک و بێگەر. بەڵام ئێمەش لە هەمان کاتدا ژینگەیەکی سەوزمان دەوێت بە کۆکردنەوەی ئەو دوو مافە. هەمیشە گوتومانە بەڵێ بۆ هەڵبژاردنێکی سپی، بەڵام بە ڕێنماییەکی سەوز. ئێستاش کاک
ڕەزاق خەیلانی سەرۆکی فەرمانگەی هۆشیاری ئەو 13 خاڵە دەخاتە خزمەتیەوە بەفەرمێ. بەیانیتان باش، زۆر بەخێر بێن. لەبەرەوەی مامۆستا باسی مقدمێکی باشی باس کرد لەسەر مەسەلەی دەستور چۆن بڕیاری داوەکە هاوڵاتیان مافی هەموو مافێکیان هەیە، بەڵام دەبێت لە هەمان کاتدا ژینگەش پارێزراوی. ئێمە یەکسەر ڕاستەوخۆ چینە سەر مادەی 16 لە یاسای ژمارە 8 ساڵی 2008 پاراستن و چاکردنی ژینگە کە دەستەی ژینگە بۆی هەیە چاودێری هەموو دام و دەستگاکانی حکوومەت و هەموو پرۆژێک و هەموو کارێک بکا کە ڕۆژانە لە هەرێم ڕوودەدا. بەپێی ئەو مادەیە ئێمە کۆمەڵێک ڕێنماییمان نووسیوە بۆەوەی هەم لایەن و قەوارە سیاسیەکان پابەند بن پێوەی، هەم بۆ ئەوەی کۆمیسیۆنی باڵاش ئاگادار بێ لەو بابەتانێکە ئێمە لەسەرمانە وەکو ژینگە ئاگاداریان بکەینەوە کە پێویستە ئەو هەموو خاڵانە جێبەجێ بکرێ. هەرچەندە ئێمە لە هەموو هەڵبژاردنەکان ینی ئەوانەی ڕابردوش هەمان کارمان کردووە، هەماهەنگیمان لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کردووە بۆ ئەوەی ئەگەر سەرپێچیش هەبێ ئێمە سەرپێچیەکانیان بدەینێ بۆ ئەوەی ئەوان لە ڕێگەی خۆیانەوە قەوارەکان سزا بدەن ئەگەر پابەند نەبوون بە ئەو ڕێنمایانەی ئێمە بۆمان ناردوون. لافیتە و نووسینەکانیان لەسەر قماش و کاغەزبی، نەک لەسەر فلێکس و نایلۆن کە دوجار بە ئاسانی شینابن و زیان بە زۆرێک لە جانەوەران و وەکو خاک دەگەێنن. پۆستەرەکان بەتیپ لێ بدرێن نەک بە چەسب و سیکۆتین، لەبەرەوەی شوێنەواری ئەمێنێ لەسەر ئەو بابەتە. لافیتەکان نابێت لەسەر درەختەکان بە بزمار لێ بدرێ، نابێت لافیتەکانیان درەختەکان و دارەکان داپۆشن، هەم کرداری ڕۆشتە پێکاتن ڕێگری لێەکە، هەم دیمەنێکی ناشرینیش دروستەکە. جوانبینی و پاراستنی هەستی بینی ڕەچاو بکەن لە هەڵبژاردنی شوێنی هەڵواسینی لافیتەکانیان. هەندێک لە لایەنەکان لە قەوارەکانیان لە کاندیدەکان لافیتیان لەسەر ئەو ڕێنمایەدەن ئەوەی هاتوچۆ دانراوە، یەکسەر لەوێدن، یعنی شوێنێکی لە قەتعەیەک دانراوە لە شوێنێک ئیشی خۆی هەیە، ینی ڕێنووی نییە بۆ خەڵک ئەوانە چندایە پۆشن بە وێنە و بانگەشەکانیان ینی دیایەکانیان، بۆیە پێی ئەوانە هەمووی قەدەغەیە زیادە ڕۆیکردن لە بەهەدەردانی کاغەز و کارتۆنانی سایت و پیجەکان و ئەکاونتی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنن، باشترە لەوەی ئەو هەموو کاغەزە تەبعکەن و کولفەتی مادی زۆریشیان نەکەوێتە سەر، بەڵام ڕەنگە هەر فرێش بدرێ، هەر بە تۆپەڵ یعنی بە لێس فڕێ بدرێ و کەس نەشی بینی. مادەی پلاستیکی نایلۆن نەدرێتە دەنگدەر، ینی یان ئەوەی کە بانگەشە ئەکات لە ئەوەی لە حالەتی کردبوونەوەی جەماوەریشدا پێویستە هەڵسوراوانی هەمان لیستیان هەمان ئەوانەی پشتگیری کاندیدەکە کەن پێویستە دەبەی ئاو ئەوانە کۆبکەنەوە لە کاتێکە بەکاری دێنن لە کاتی بانگەشەکانیان، لەبەرەوەی زیان بە ژینگە و مرۆڤ گەێنی. ئێمە پێشتریش باسمان کردووە بەکارهێنانی پارک لە گەڕەکەکان، یان لە هەر گەڕەکێک چەند پارکێکی ئەوە هەیە، پارکێک هەیە بۆ حەوانەوەی خەڵک ناکرێ ئەوانە بەکاربێنن بۆ بانگەشە هەڵبژاردن، ئەوە قەدەغەیە. چاودێرانی ئێمە لە فەرمانگەی ژینگەی پارێزگاکان ئەگەر ئەو دیاردێ ببینن، کۆمیسیۆنی لێ ئاگادارەکەینەوە بۆی ئەو کیانە ئەو لایەنە سزا بدرێت. بەکارهێنانی شاشەی گەورەی ئەلکترۆنی تەلەڤیزیۆنی ئەوە باشە بۆ ڕیکلامکردن، یعنی ئەو شوێنانێکە تەرخان کراوە بۆ ڕیکلام، لایەنەکان یعنی قەوارەکان و کاندیدەکان ئەتوان ئەوانە بۆ خۆیان بەکاربهێنن. بە بەردەوامی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان حیزبە سیاسیەکان ئاگادار بکاتەوە لەو سزا داراییانێک کە ڕوبەڕوویان دەبێتەوە لە حاڵەتی سەرپێچیکردنی یاساکانی ژینگە و شارەوانی. هەندانی لیستەکە بۆ زیاتر بەکارهێنانی سایتی ئەلکترۆنی و پیجەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەڵمەتی هەڵبژاردندا، لەبەرەوەی ئەوە کەمترین زیانی ئەبێ بۆ ژینگە. کۆمیسیۆن باڵای هەڵبژاردنەکان ناوی ئەو لایەن و قەوارە سیاسیانە ئاشکرا بکات کە پابەندی یاسا و ڕێنمایە ژینگەیەکان نابن. 11 خۆ دوورگرتن لە بەکارهێنانی قافلەی ئۆتۆمبیل بەتایبەتی، یعنی چەند دەیان 20 سیارە هەموو دەکەوتە دوو یەکدی، هەم هۆڕن لێدانیان هەم سەرفکردنی بنزینێکی زۆر و سوتەمەنێکی زۆر کە دەبێتە هۆی دەرهاویشتنی گازەکان لە بۆ بەرگە هەوا، هەم ژاوەژاو دروستە بێ کە پێشێلکردنی
ڕێنمایەکانی ژینگەیە کۆمیسیۆن هاوکار بێت لەگەڵ ڕێکخراوەکانی بۆرتی ڕێکخراوە ژینگەیەکان بۆ ئەوەی بە دوواداچوون بۆ پێشێلکاری ژینگەیەکان بکەن بەڵام ئەو تەسی قەشمانەیەکە ئێمە هەر سەرپێچێک ببینین بە فەرمانبەرانی ئێمە کە چاودێرانی ئێمە ڕێکخراوەکانی ژینگەی هەرچە سەرپێچێک بین بدرێتە کۆمیسیۆن لەسەر لایەنەکە لەسەر کیانەکە لەسەر قەوارەکە حسابێکە بۆ ئەوەی سزا بدرێن لەبەرەوەی ئەوان هەمویان بارمتەی داراییان دانایە پێویستە ئەو لەو بارمتەیە بۆیان بجێڕێتەوە کۆمیسیۆن باوکاری لەگەڵ میدیاکاندا هەوڵدا بۆ تێکەڵچێشکردنی بابەتەکانی ژینگە پارێزی لەگەڵ هەڵمەتی هەڵبژاردندا زۆر سپاسی ئامادەبوونتان دەکەین ئەگەر پرسیارێکتان هەبی لە خزمەت داین ئەجا ئەوە یەکە تەعامل لەگەڵەوە ناکەین ئێوە میدیاکارەکان هاوکارمان بن لەوەی کە ئەو سەرپێچیانەمان بدەنێ بۆ ئەوەی کۆمیسیۆنی لێ ئاگادارکەینەوە ئەو قەوارەیان ئەو کاندیدا سزا بدرێت سزایان نەدەین ئێمە بە نووسراو ئاگاداریان نەکەینەوە کە ئەوە یەکێکە لە سەرپێچیەکان بەڵێ سەرچاو بەخێر بێت